لەم چرخەی جیهانگیری و دیجیتالی ئێستاماندا ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێگە بە خەڵکی دەدەن پەیوەندی لەگەڵ برادر و کەسوکەرەکانیان ئەنجام بدەن و ئاگاداری ڕوودا و دەنگ و باسی ناوخۆیی و هەرێمی و جیهانی بن و هەروەها خۆیان ئاشنا بکەن بە زۆرێک بابەت و بیرۆکەی نوێ. بەڵام ئینتەرنێت هەمیشە شوێنێکی سەلامەت نییە. لە سەدا 50 ئافرەتان لە عێراق کاریگەر بوون یان کەسێک دەناسن کە کاریگەر بووە بە بەدمامەڵەکردن و هەراسانکردنی ئۆنلاین. دەکرێت بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین لەسەر هەموو جۆرەکانی تەکنەلۆژیا ئەنجام بدرێت. نامە و پەیوەندی تەلەفۆنی، ئاپەکانی نامەناردن، تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئاپ و ماڵپەڕەکانی دۆزینەوەی ژوان، ماڵپەڕەکانی یاریکردن، بڵۆگ و ماڵپەڕەکان، ئیمێل و زۆر بابەتی دیکە. دەکرێت بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین بە زۆر شێواز ئەنجام بدێت. لەوانە پەیوەندیکردنی بەردەوام، بێزارکردن، هەڕەشەکردن، بەدقۆستنەوە واتە ئیستیغلالکردن یان زۆر لێکردن، ئازاردان یان ترساندنی کەسێک. جۆرێکی باوی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین لە عێراقدا بریتیە لە بەدمامەڵە لەسەر بنەمای وێنە کە بریتیە لە بەکارهێنان یان هەڕەشەی بەکارهێنانی وێنەی تایبەتی کەسێک بێ ڕەزامەندی بۆ گێچەڵکردن و بەدمامەڵەکردن یان زۆر لێکردنیان. دەکرێت دەستکاری وێنەی کەسێک بکرێت بۆ ئەوەی سروشتی سێکسی پێ دیار بێت. هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە، پەیام یان زانیاری تایبەتی کە وەک شانتاژ دەناسرێت دەتوانێت ببێتە هۆی بەدقۆستنەوە یان بەکارهێنانی کەسێک چ بۆ پارە لێوەرگرتن بێت یان بۆ سێکس یان بۆ زۆرکردن لە هەڕەشە لێکراو بۆ چونە ناو دۆخێکی زیان بەخشی دیکەوە. دەکرێت هەندێک جار تاوانبار کۆنتڕۆلی ئەوە بکەن کەی هاوسەر یان خۆشەویستەکان تەکنەلۆژیا بەکاربێنێت و لەگەڵ کێ قسە بکەن و توند و تیژەکە بگوازنەوە بۆ ئۆنلاین. واروەها تەکنەلۆژیا بەکاربێنن بۆ شوێن کەوتن یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدمامەڵەیان لەگەڵدا بکەن. جۆرێکی دیکەی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین بریتیە لە بڵاوکردنەوەی زانیاری هەڵە بەنیازی لە کەدارکردنی ناوبانگی کەسێکی دیکە. ئەمانە و جۆرەکانی دیکەی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین دەتوانێت ببێتە هۆی زیانی سۆزی و دەرونی تون. جگە لەمەش دەتوانێت توند و تیژی لە ژیانی ڕاستەقینەدا دروست بکات و ژیانی ڕزگاربووان دەخاتە ژێر مەترسیەوە. ئەوانەی لە ژێر زۆرترین مەترسی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلایندان بریتین لە هەرزەکاری کچ، ئافرەتی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی خاوەن پێشینەی هەمەجۆر. جگە لەوەش ئەو ئافرەتانی کە لە ژیانی گشتیدا بەشدارن چ سیاسەتمەدار بن یان چالاکوان یان کەسانی ئەکادمی یان تەنها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگیان هەبێت و بەر هەراسانکردنی ئۆنلاین دەکەون کە ئامانج لە پشتی ئەمەوە ترساندنی ئافرەتانە لە وەرگرتنی ڕۆڵی خۆیان لە نێو کۆمەڵگەدا. هەروەها گرنگە تێبینی ئەوەش بکەین کە دەکرێت کوڕان و پیاوانی ڕوبەڕووی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین ببنەوە. هەڕەشەی توندوتیژی لەسەر ئابڕۆ واتە شەرەفیان، توندوتیژی جەستەیی لە دژی ئافرەتان هەمیشە لە ئارادایە. زۆر جار دەبێتە هۆی ئەوەی ئافرەتان بترسن لە هەوڵدان و ڕیپۆرتکردنی توندوتیژی ئۆنلاین لەبەر هەڕەشەی کوشتن. حاڵەتەکانی توندوتیژی جێندەری لە سەدا 125 زیادی کردووە بۆ زیاتر لە 22,000 کەیس بەرز بۆتەوە لە نێوان ساڵی 2020 بۆ 2021 و بەردەوامە لە بەرزبوونەوە. لەگەڵبوونی ئەم مەترسیانە ئافرەتان ناچار دەبن ئینتەرنێت بەکارنهێن و دەنگیان کە بکرێت و توانای چێژبینینیان لە مەودە ئەلکترۆنیەکان وێران ببێت. ئەوەی خراپترە ئەوەیە زۆر جار ئەو توندوتیژیە بچووک دەکرێتەوە یاخود بە هەند وەرناگرێت. لۆمی ئافرەتان دەکرێت و لە تاوانبار خۆش دەبن. ئەمەش لە دەرەنجامی نەریتی چەسپاوی پیاوسالاری. کەس لە بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین یاخود توندوتیژی ئۆنلاین پارێزراو نییە، بەڵام سەرچاوە و ڕێگەی خۆپارێزی بەردەستە. هەروەها خزمەتگوزاری بەردەستە بۆ پاڵپشتی. مافی هەمووانە هەز بە سەلامەتی بکەن بە ئۆنلاین و لە ژیانی ئاسایشدا. ئەگەر تۆ یان ئازیزێکی تووشی بەدمامەڵە و هەراسانکردنی ئۆنلاین بووە، دەتوانن پەیوەندی بە دەستگای سپیدۆ بکەن بۆ وەرگرتنی پاڵپشتی تۆ تەنهانیت.